وەکولایانی پەیوەندیدار حکوومەت جارێنە جارێ حکوومەت هیچی نەکردێت تەنها لێژ نەهاتیە دووسێ لێژ نەهاتینە مەحافەزە و حکوومەت ئەرەسازەستا و لێژنانە ئیش دەکەن هاتینە بەس وەکو لایەنی کە وەکو خەڵکی خوا پێدرا و وەکو کەسانی دەورەمەند هاتوونە بە ئەوەی خۆیان بە سیارەی خۆیان بە ماری خۆیان هاتینە کۆڵان بە کۆڵان گەڕاینە یارمەتێکی باشیان خڕکردەوە بەس لێرەوەش دەمێلۆ کەناڵی ئێوە بە حکوومەت ڕابگەێنم با ئەوانش دەسەکی هاوکاری زیاتر درێژ بکەن خەڵکەکی زۆر زەرمەند بووە خەڵکەکی زۆر ماڵی چووە سیارە یەک لەوانە فەقیری ماڵی کاکزەنجی سێ سیارەی تێچووە ماڵی هەموو تێچووە ئەو قەرە بۆ زۆرە ئەوە بەچی دەکرێتەوە دەبێ حکوومەت لەگەر لایانی ئەوانە کە خوا پێدا و دەورەمەندن پێکەوە و لە مەحافەزەکان کەش پارە هاتووە کۆی بکەنەوە بەسە خەڵکیدا دابشکن هەنانە تۆزێ لەو برینە کەم بێتەوە ئێستاێک بە 560 ڕقم زەرکردی لە مۆزوعی ئەگە دەفتەرە چن بە بگەڕێتەوە ئەفتاوەڕەکەش بە ئەوە ڕووی شاڵە سەبر خۆی گەورە پێچ دێنتەوە. والله لو تدافع فاوتك أوروها بنيوت إيش كده سعرهم هم تاخم ولا ماشينش كشم فريد أعصابك ماشينش كشم كده هم قربوا راسرنا بساريت هتأستا ناتو نكس استو سعركم استدوازة ورقم رداء تبشر نفس سعرك ناتو صاروخ هتأستا رداء كريم أنا بس قرب ما كاتو اسمنا شارع عمر كان خان كده هرون ده كده تأستا هتأسي سينا كدوا داو كارش ما هو قربوا مكانه أجا قربوا كرينا سعركش ما ده صاروخه